کە لاوەند مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاریمان لەگەڵە بێ سیناوە. بەڕێز لاوەند سڵاوت لەبێت، ئەم کاتت باش. سپاس. بەڕێز لاوەند پرسیاری ئەوەم هەبوو بزانم کۆمپانیەکانی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان چەند زەرمەند بوون لە وەستانی گەشتەکان بە تایبەت لە ئاسمانی لە ئەو گەشتانی کە بۆ سووریا و بۆ لوبناان و ئەو ناوچەیە هەبووە کە شەڕ و مەترسی و ئالۆزی زۆری تیا بووە. طبعا سێ هێڵی ئاسمانی هەبوو لە هەولێرەوە ئەفرین بۆ وڵاتی لوبناان و سووریا عفوان بۆ لوبناان و هەروەها بۆ سووریاش دوو کۆمپانی فڕۆکەوانی هەبوو. طبعا ئەوەی کە بۆ لوبناان ئێستا کە گەورەترین کێشە ڕوویداوە کە ئاسمانی سووری ناتوانن بفڕن. طبعا بۆ دیمەشق هەموو ئەوەکان وەستاوە گەشتەکان بەهۆی ئەوەی کە فڕۆکەخانە ئەو شەوەی کە سووریا کەوت با بڵێن نۆترامی دەرکرد کە ناتوانانی هیچ ئێڵێکی ئاسمانی بێ بۆ وڵاتی سووریا. ئاسمان بە تاواتی داخراوە. ئێمە وەکو کۆمپانیەکانی نیشتیمانی کە ئێستا کۆمپانیای فلای ئەربیلە کە بۆ ماوەی سەعاتێک و نیو کاتژمێر لە هەولێرەوە گەشت زیادی کردووە ئەبێ بسڕێتەوە بۆ سەر وڵاتی تورکیا و قوبرس اینجا داخلی وڵاتی لوبناان بێ و هەروەها گەشتەکانی بەغدا زۆر تەسیل لێکەوتووە چونکە بەغدا زۆر دوورکەوتەوە بۆ وڵاتی لوبناان بۆیە هێڵی ئاسمانی عراقیش ڕای کرد بە تەواوەتی بۆ لوبناان تەنها هێڵی ئاسمانی ئور و هێڵی ئاسمانی نیشتیمانی میدل ئیستن دەفڕن ئێستا و لە هەولێری شۆ تەنها فلای ئەربیلە. باشە زیانەکانی بە نزیکەی چەند بووە هەم لە ئەو ڕێڕەوە دوورەی کە فڕۆکەکان گرتویانەتە بەر و هەم لە داخستن و یاخود ڕاگیرانی گەشتەکان بۆ ناوچانە زیانەکە بە ژمارە یاخ با بڵێن بڕەکەی چەند بووە؟ ما باسی مەبلغی پارە دەکەین لە هەر گەشتێک لە هەولێرەوە بۆ لوبناان کۆستی 15,000 تا 20,000 دلاری ئێتە سەرەوە کە بەوەی بۆ ماوەی 3 سعات گەشتەکە زیاد بۆ چون و هاتن و لە بەغداوە تا 25,000 دلاریش هەر گەشتێک زیادی کردووە بۆیە و ئەو کەسانی کە بلیتیان کڕیوە ناتوانانی تۆ پاریان بخێسە بەڵام حتممە ئەگەر وەزعەکە وا بڕوە نرخی بلیتی لوبناان زۆر بەرزەبێتەوە ڕەنگە خۆی لە نزیکەی 500 تا 600 دلاریش بداتن. باشە ساڵانی پێشوو ئەم کاتە بەڕێز لاوەند خەڵکێکی زۆر ڕوویە کردە لوبناان بۆ سەری ساڵ ڕوویە کردە لوبناان ناوچەیەکی ئەوەندە خۆش و گەشتیاری بوو کە ئەم کاتە کۆمپانیەکانی فڕۆکەوانی جمعیانە هات لە گەشتیار بۆ لوبناان. ئەم ساڵ چۆنە هیچ گەشتیارێکەیە لەم کاتەیە؟ خۆی بە تایبەتی ئەو گەشتانی کە ئێستا دەگەڕێتەوە زۆربەی ئەو لوبناانیانن کە وڵاتی بن لوبناانیان بەجێش بوو و ڕایان کردبوو بۆ عێراق و بەخاستن بەغدا و هەرێمی کوردستان. ئێستا گەشتەکان چونکە فورن ئەگەڕێنەوە ئەو هاوڵاتی لوبناانین ئەگەڕێنە بۆ لوبناان. دەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر کەمە تا ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەشتەکەم بۆ لوبناان. بەڵام لە بڕوای ئێمە وایە یعنی ئەگەر لە هاتوو بۆ سەری ساڵ نزیک بینەوە ڕەنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی سەردانی لوبناان بکەنەوە بەڵام نەک بە شێوەی پار چونکە فەزانی تا ئێستا مەسەلەی ئەمنیەت و ناو وڵاتی لوبناان بە تەواتی تەواو نییە و خەڵک ترسی وی هەیە بەڵام حتمما ئەم ساڵ بەگشتی حەزەکەم شتێ باسکەم بەگشتی ناوچەکە زۆر لە مەشاکیل و شەڕدایە بۆیە هاوڵاتیان تا ئێستا من کە قسم لەگەڵ کۆمپانیەکانی گەشتیاری کردووە لە هەرێمی کوردستان حجوزاتی سەری ساڵ هەموو هێڵەکان بەتاڵن بۆیە خەڵکێکی زۆر حجزی نەکردووە بەر لە پێشتر وەکو وڵاتی دوبەی وەکو تورکیا وەکو لوبناان وەکو مەسەر ئەو وڵاتانی ئێران وڵاتانی کە نزیک بوون خەڵک هاتووێ بۆ دەکرد زۆربەی فڕۆکەکان فورنین ئەوە دەگەڕێتەوە بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دایانەوێ زیاتر مطمئین بن لەوەی کە گەشتەکە بکەن بۆ خۆشی گوزەرانی بۆ سەری ساڵ بڕۆن نایانەوێت لە کاتێکی وا بڕۆن کە شەڕ و ئاژاوە لە وڵاتانە بێت. باشە بەدیلی زەرێکی گەورە لە کۆمپانیەکانی گەشتیاریادا و هەروە لە کۆمپانیەکانی هەلی ئاسمان. باشە بەدیلی ئەو گەشتانە کوێ بووە بۆ نمونە خەڵکێکە بۆڵێ حەزی کردووە کە سەردانی لوبناان کە لە بەرۆی هەم کۆستەکەی کەمتر بووە نزیکتر بووە و کەش و خۆشی و یاخود با بڵێن ناوچەیەکی گەشتیاری تایبەت بووە پێویستی بەوە بووە و ئاستی تێچۆکەشی بۆ ئێ گونجا بووە. ئێستا و خەڵکن کە ناتوانێت بچێ بۆ ئەوێ چ شوێنێکی کەی هەیە وەکو جێگرەوە کە ڕووی تێبکات و بە هەمان تێچوو بێت؟ ئمە هیوادارین ئەم ساڵ گەشتی ناوەخۆمان زیاد بکە هاوڵاتانی هەرێمی کوردستان لەناو شارەکانی هەرێمی کوردستان زیاتر پارەی خۆیان سەر بکەن. ئێمە بۆ کۆمپانیەکانی گەشتاری ڕەنگە زۆر باش نەبێ بەڵام من وای دەبینم جێگرەوە زۆر کەم بووە ئەم ساڵ بۆی کە وڵاتی دوبەی ڤیزەی لەسەر هەوڵاتانی عراقی ڕاگرتووە زێبگابلن سەڵت و ئەوە اینجا دێوە کە وڵاتی تورکیا و هەموو بەڕێز لاوەن لەسەر هاوڵاتیانی عێراقی بەڵام ئەوانەی کە سنگڵن یاخود با بڵێن نایدا بە
پیا و بە تەنها بڕوات وایە؟ بەڵێ ئەوانەی کە سینگڵ و ڤیزایان نادەنێ حتمما ئەوەش کێشەیەکی زۆر دەبێت لە بۆ ئەوانەی کە عائیلەن زیاتر خۆش دەزانێت ینی زۆربەی خەڵکی ژێوێت بە سینگلی سەفەرکە زۆر گەنجمانێ ئەوە تەسیرێکی زۆرە بەڵام جێگرەوەی لوبنان بە سەراحەت ئەتوانم بڵم هەردوو وڵاتە زیاتر ئەمڕۆ کە تورکیا و ئیماراتە کە حالەتی وایە بەڵام ئینشاءڵڵا هیوارە سەو دەکەین کە ناوچەکە ئارام بێتەوە وە گەشتەکانی فڕۆکەوانی ئارامێت خۆدانەزان تەنها هێڵی ئاسمانی لە ماوەی ئاسمان زەرەر ناکە حتمما کۆمپانیەکانی تەمینی تەیاران زۆر زیادی کردووە و خەتۆریات زیاتر بووە پایلۆتەکان کاپتنەکان ینی هەموو کێشەکە گۆڕاوە باشە لەم ساڵە هیچ کۆمپانیایەکی فڕۆکەوانی ئیفلاسی کرد یاخود باڵێن مایەپوچ بوو تا ئێستا خۆشبەختانە هیچ هێڵێکی ئاسمانی منتەقەکە ئیفلاسی نەکردووە بەڵام حتمما زەرری گەورەیان پێگەشتووە بەڵام تا ئێستا هیچ کۆمپانیایەکی ناوچەکە کە ناکە دەوروبەری وڵاتی ئێمن و ئەوانە تا ئێستا هیچ کۆمپانیایەک ئیفلاسی نەکردووە دوای پرسیار لێ بکەم بەڕێز لاوان پێشبینیەکەن بۆ 2025 ئاستی تێچوو یاخود با بڵێنە و داهاتەی لە گەشتەکاندا دەسەکەوێت باشتر بێت لە 2024 یاخودنا هیوادارین ئەو ئاژاوەی کە هەیە لە منتەقەکە هادی بێتەوە حتمما پێشبینی ئەمە دەکرێت کە گەشتیار خۆی گەشتیار 2024 لە فڕۆکخانەی هەولێرەوەدی زۆر زیادی کردووە بەڕاستە پێتان بڵێم ینی گەشتیارێکی زۆر سەفەری کردە لە فڕۆکخانەی هەولێر نەدەڵەتیەوە و سلێمانی حتمما بەدەجێت بەڵام 2025 ما پێشبینیەوە دەکەین کە هێڵی ئاسمانی تر بێن بۆ فڕۆکخانەی هەولێر دڵ ئێستا دوو هێڵی ئاسمانی تر بەڕێگاون بۆی کاوراکەنتەوەکەن ئەمەش مای دڵخۆشیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگدار بکەینەوە کە ئەم دوو هێڵا بتوان گەشتی نوێ وڵاتی نوێ دەواازەیەکی نوێ بۆ پایتەختی هەرێمی کوردستان بگرێتەوە حتمما ئەوە دەبێت ئەوەی گواستنەوەی گەشتیاری زیاتر و ناساندنی هەولێر بە پایتەختی کانی بەڵند دنیاجا حتمما زیادەکە و چاوەڕێی ئەوەی کە کۆمپانیەکان گەشتیاری زیاتر بۆ گازنەوە بۆ هەرێمی کوردستان وەلار هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات بەڕێز لاوان مەموندی سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری لە سیناوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ جەنابیشتان